سڵاو نێرانی وسەرانی ئەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژدارۆ لەگەڵتانم. بابەتێم هەفتەیەمان دەربارەی گیر و گرفتەکانی چاوە کە تیایدا باس لە باوترین گرفتەکانی چاوەکەین و چارەسەرەکانی ئەخەینە ڕوو بە میوانداری دکتۆرە تارا محمود، پرۆفیسۆری یاریدەدەر و پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو و مامۆسای لە کۆلێژی پزیشکی گشتی. زۆر بەخێربێت دکتۆرەکان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانە ئامادەی. دکتۆرە سەرتا بۆ دەست پێکەین، ئێوە وەک پزیشکی پسپۆڕ چۆن بە چاوێکەڵێن تەندروستە یاخود ئەو پێوەرانە چین کە تەندروستی چاوی پێدیاریەکەن؟ بەڵێ، چاوێکی تەندروست واتە چاوێک ئیشی یەکەمی چاو بینینە. بەڵێ، بینینێکی تەواوی هەبێ کە کێشەی نەبێ بۆ نزیک بۆ دوور، وێنەکانی هەموو یەک خۆی ببینێت بۆ کامێرەیەکی ڕوون. ئەمە ئیشی سەرەکیەتی. هەروەها کێشەی تری نەبێت لەوەی کە ئازاری هەبێ، سوور ببێتەوە بخورێت، ناڕەحەت بێت لەگەڵ هەموو تروکانێکە هەست بکە کە شتێک لە ناو چاوێتی و جوانیەکیشی هەبێ چاو، واتە خێل نەبێ هەردوو چاوەکە بە یەکەوەیش بچکە چاوەکو کامێرا وایە، دوو کامێرامان هەیە ئێمە لە مێشکمانە، ئەم دوو کامێرە بێ وەکو یەک بن، وێنەکانیان وەکو یەک بێ، جوڵە و ئاراستەکانیشە وەکو یەک بێت. ئەم چاوە بێ ئەوترێ چاوێکی تەندروست. دکتۆرە ئەو پێوەرەکان چین کە بەم چاو بڵێ چاوێکی تەندروست یاخود ئەو پشکنینانە چین کە تەندروستی چاوی پێدیاریەکەن بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی بینین. یەکەم جار ئێمە بینین هەموو چاوێک پێڵێن ڤیژوەڵ ئەکویتی یا ینی تیژی بینین. بەڵێ، تیژی بینین لە هەموو چاوێکە گرنگە، چکە تۆ بۆ هەموو ئیشێک ئەگەر ئیشی نزیکت هەبێ ئیشی دوورە هەبێ ببینینێکی تەواوت هەبێ، ئەن پێویستی بە چاویلکە و یارمەتیدان نەبێت بۆی بینینەکە ڕوون بێتەوە. بینینە یەکەم ئیشمان یەکەم پێوەر بینینە. دوای ئەوە ئیتر کۆمەڵی پێوەری تر هەیە لەوانەیە تەئسیری لەسەر بینینەکە نەکرد بێ، بینین باش بێ. بۆ نمونە پەستانی چاو ئەگرین لەوانەیە بینینەکەشی مشکلێ نەبێ، بەڵام لەوانەیە پەستانی کێشەی هەبێ، وشکی چاو، هەستیاری چاو، ئەمانش کۆمەڵی پێوەری ترن کە ئێمە دوای ئەوەی کە بینینەکەمان پشکنین بۆ کرد، دوای ئەوەیین ئەوانەی تریشی بۆ پشکنین بدانین چاوێکی تەندروستە لە هەموو ڕۆیەکەوە، هیچ کێشەیەکی بەرزبوونەی پەستانی چاوی نییە، وشبوونەوەی چاوی نییە، کێشەی گلێنەی نییە، کێشەی دەمار و تۆڕەی چاوی نییە. ئەو چاوە اینجا جوڵەی چاوەکانی زۆر گرنگە بنم بە هەموو ئاراستەکان ئایا ئەجوڵێت وەکو یەک ئەجوڵێن چاوەکان، هیچ ماسوولکەیەکی بێهێزیتیان نیە کە چاوێکیان نەتوانێت تەرکیز بکاتە سەر وێنە. ئێمە بمشەوە پشکنی نەکەین، بەس ئەگەر کە پشکین ماکروبینینەکە کەم بوو کۆمەڵە پشکنینی تر هەیە ببیکەین دوا بە دوای ئەو، یعنی هەر هەموو پشکنینێک پشکنێک کە بە خودای خۆیان ئەهێنێت، بەڵام سەرەکی ترینیان بینینەکەیە. دکتۆرێکێک لە گرفتەکان بابەتی کورتبینیە، ئەمانەیە بۆمان باس کە ئەم بابەتە چۆنە و چۆن کاریگەری لەسەر بینین هەیە؟ بەڵێ، کورتبینی بەتەنها نییە، ینی کورتبینی کەڵین کورتبینی واتە هەڵی شکانەوە هەیە لە چاوەکە، یعنی خەتە ئینکیساری پێوترێ بە عەرەبی، ڕفراکتیڤ ئێرەر بە ئینگلیزی پێوترێ. لە چەند بابەتێک پێکاتون کورتبینیمان هەیە، دووربینیمان هەیە، ئەستیگماتیزمیشمان هەیە. کورتبینی واتە ئەو کەسە نزیک باشتر ئەبینێ لە دوور، واتە قۆقزی چاوەکەی بە شێوەیەکە یا سایزی چاوەکەی بە شێوەکە کە وێنە لەسەر تۆڕەی چاو دروست نابێت، لە پێش تۆڕەی چاو دروستە بێت، بۆیە بێ ئەندامەکە یا شتەکە بەرێتە پێشەوە بۆ ئەوی ڕوون بێتەوە، یعنی وێنەکە بکەوێتە سەر تۆڕەی چاو. ئەمە پێوترێت کورتبینی، یعنی تا مەسافەکە کورت بێ ئەم باشترەی بینێت، مایۆپیاشی پێوترێ بە ئینگلیزیەکەی. دکتۆر هۆکارەکان چین بۆی کەسێک کە تووشی کورتبینی بێ؟ زۆری جێنێتیکە، یعنی بۆ ماوەی، ینی مناڵێکە لە دایک ئەبێ سەرەتا کورتبین نییە، دوایی وردە کورتبینی لەگەڵ تەمەنا دەست پێکات، لە تەمەنی گەورەبوونا دەست پێکە هەتا تەمەنی کامل بوون کە 18 بۆ 20 ساڵی بەردەوامە بێ کورتبینی. بۆ چونکە سایزی چاوەکە گەورە ئەبێت، کە گەورە ئەبێ وێنەکە لە جاتی لەسەر تۆڕە بۆ لەمە پێش کە گەورە ئەبێ وێنەکە ناگاتە سەر تۆڕی چاو، یاخود گلێنەی چاو پۆقزیەکەی بەرەوزیابوو نەچێت لەگەڵ تەمەنە. ئەمە هۆکار، ینی ئەم گۆڕانکاریە ئەمە جێنێتیکە، ینی هەندێک جار مەسەلەن بۆ ماوەیە کە سوکارەکە هەمویان دایکەکە باوکەکە هەیەە، جا جۆری بەپێی جۆرەکەشی دەرەجەکەشی بڵین هەمانە کورتبینی زۆرە بەرزە، کورتبینی نزمیشمان هەیە. کورتبینی نزم کە لە 3 دەرەجە کەمتر بوو ئێمە پێڵن کورتبینی نزم، بەس سەروی 3 دەرەجە ئیتر کورتبینی بەرزی پێوترێت، زۆر لە بۆ ماوەی لەوەیە زۆر دەوری هەیە. هەندێک جار سەروی 6 دەرەجە ئیتر پێ ئەوترێ نەخۆشی،
لەگەڵ یا تۆڕی چاویش تێکچووە گلێنەی چاویشتە نەگبووەتەوە ئەوە نەخۆشینی پێوترێت. دکتۆر باسی دەرەجە و پێوەرەکانی کێ زۆر گرنگە بەلامانە و پرسیارکە لە ناو خەڵکا زۆر باوە ئەم پێوەرانە چۆن هەژماری بۆکەن کاڵی سێ دەرەجە کێشەی هەیە یاخود چاوی 6/6 ئەم بابەتە چۆنە؟ بینین بە 6/6 حساب ئەکرێت ئەوە پەیوەندیەکی بە کورتبینیەوەکەوە نییە کەسێک کە تەواو بینینی تەواو بێت پێوترێ 6/6 تا بینینەکەی کەمتر بێتەوە ئێمە ژمارەی ژێرەوە زیاد دەکەین 6/6 لەوەی کە ئێمە ئەو تێستەی کە ئەیکەین لە دووری 6 مەترەوە ئەکرێ بۆ چونکە تیشکەکان لە دووری 6 مەترەوە تەریب ئەبن بۆ هەموو چاوێ هەمان تەسیریانە بێ بۆی ئەو تێستە دروست کراوە کە ئیچارت و یا ئیشی چارتی پێ ئەوترێ چارتی ڤیژوەڵ ئەکویتی پێ ئەوترێ ئەو چارتە لە دووری 6 مەترەوە دارێ بۆ چونکە لە نزیکیش لە 6 مەتر نزیکتر دابنرێت تەسیری بۆ چاوەکان جیاوازە بێ بۆی بۆ هەموو چاوەکان هەمان تەسیری هەبێ لە دووری 6 مەترەوە کاتە شەشەکەی سەرەوە دووریەکەی کە تێستەکەی لەسەردانراوە شەشەکەی خوارەوە تۆ چەندێک لە ڕیزەکان ئەبینی حرفەکانی کە پیشانێن حرفە بچووک بچووکەکە ئەوە هەموو کەسێکی نۆرمەڵ لە 6 مەترەوە ئەیبینێت پێوترێ 6/6 سەروتر گەورەترە لەو کەسی نۆرمەڵ لە 9 مەتریشەوە ئەیبینێ پێوترێ 6/9 ئەو لە 9 ئەیبینێت ئەوە وردە ژمارەکان زیادە بتاوای لێبێ بە 6/6 6/6 ینی منەو تێستەم لە 6 مەترەوە بۆ کردووە کەچی گەورەترین پیت ئەبینێ کە خەڵکی ئاسایی لە 6 مەترەوە ئەیبینێم تەنها لە 6 مەترەوە ئەیبینێ یعنی تا ئەوەی ژێرەوە زیادکە یعنی بینینەکە کەمترە جا ئەمە بۆ هەموو نەخۆشینەکانی چاو گونجاوە ئەم تێستە ئەوە نیە تەنها بۆ کورتبینی بێ بۆ دووربینیە بۆ ئەستیگماتیزمە بۆ ئاوی ڕەشە ئاوی سپیە کێشەی تۆڕی چاو بۆ هەمووی ئەبێ ئێمە ئەمە 6/6 جیاوازە بۆ هەموو نەخۆشینەکان ئەمە تێستی بینینە زۆر جار نەخۆشەڵێ باشە من چەند دەرەجە داوەزیوە ئەم 6 ئەوەنە یعنی چی و 2 دەرەجە یعنی چی ئەمەش کە لەڵی 6 یعنی ئەو بینینەکەی ئەوەنە ئەم کەسە بینینەکەی 6 ئەوەنە یعنی ئەوەی کە خەڵکی ئاسایی لە 6 مەترەوە ئەیبینی ئەم لە 30 مەترەوە لە 30 مەترەوە ئەیبینی ئەم لە 6 مەترەوە ئەیبینی کەسێ 6/6 بێت و بەڵام چای کورتبینی هەبێت ئەوە گەرش کەواتە کورتبینیەکە تەسیری نەکردوێتە سەر بینینەکەی ئێمە هەمومان گلێنەی چاومان هەندێک کەم و کوڕی تایە هەموو کەم و کورتی تایە هەموو گلێنەیەک کەمێکی تایە بەس شەرت نییە هەمووی تەسیر لەسەر بینین بکات هەندێکی تەسیر یعنی جاروای دەرەجەکەەوە نەکەمە بینین لە تەنها ئێمە 3 میلیمەترمان بەسە بۆ ئەوەی لە سنتەری کۆرنیاوە یعنی گلێنەوە تیشک بڕاتە ژوورەوە ئەگەر ناڕێکێکە لە دەوروبەری ئەو 3 میلیمەترە بێتتر پێویستی بۆ نییە کە چاویلکە دانێ بۆ ڕێکی کاتەوە بەڵام کە زیاد ئەکام حاڵەتە لە ڕوبعەوە دەست بێک کەڵین دەرەجەکە چەنە یە ڕوبع چیەوە ئیترەوە بینینەکە جیاواز شتێکی کەم بەس ئەمان کاڵی ڕوبع داوەزیەوە یعنی ئەم گلێنەیە قۆقزی یا خود سایزی چاوەکە زیادی کردو بوردەوردە چەندێک وێنەکە لەسەر لە تۆڕەی چاوە دوور بێ دەرجەکە بۆ دیاری ئەکرێت کاڵی ڕوبعەیەک یعنی کەمێک دوورە وێنەکە لە تۆڕی چاوە کەڵی 1 دەرەجە یعنی زیاتر دوورە کەڵی 10 دەرەجە یعنی زۆر دوورە وێنەکە زۆر تەڵخترە کە تۆ ئێستا هەر کە فۆکەس ئەەکەی بە مۆبایلەکەت یا بە کامیرەیەک سیرەکەی هەکە فۆکەس ئەەکەی وردە وێنەکە ڕوونەبێتەوە وایە کە کاتێک کە وێنەکە زۆر تەڵخە ینی چییە ینی ئەمە وێنەکە زۆر دوورە لەو شوێنەوەی کە وێنەکەم بۆ ئەگرێت وایە تۆڕی چاوی شەرۆک و فلیمی کامیراکە وایە کامیراکان لە تۆڕی چاوەری بەڵێ کامیرا خۆی لە چای یەکەم جار کامیرا بەهۆی چاوە دروستکراوە ئەنی وەکو چاو دروستکراوە چکە خاین شوێنێکی تاریکمان هەیە کە تۆڕی چاوە وێنەکە وەرەگرێ و شاشەیەکشمانین عەدەسەیەکشمانەیە کە گلێنەی چاو و عەدەسەی چاو بڵێ هاوێنەی چاوە وێنەکە ئەباتەوە ناو تۆڕی چاو جا تا وێنەکە دوور بێت لە تۆڕی چاوەکە وێنەکە تەڵخترە ئەیەک ڕوبعێکی هەیە ڕوبعەکە کۆنتڕۆڵەکرێ مێش کۆنتڕۆڵی ئەکات بۆ هیچ کێشەی نیە ڕوبعی هەیەڵێن مادەم کێشت نییە و بینینە 6/6 و شجار لە 6/6 باشتر هەیە بینین بەڵام بەهۆی ئێستا لەم ڕۆژەیە شاشەکان زۆرن ئیش زیادە لەسەر کۆمپیوتەرە زۆر جار ڕوبعێکیش تەسیری هەیە لەسەر چاو بۆی جاروای ڕوبعێکیش دانێن یەکێک مەسە سایقە شەو ڕۆژ سایقیەکە هیلاکە مانووە ڕوبعێکیشی پێویستی بۆی دانێڵ بۆی مانوو نەبێ چکە چاوەکە بەردەوام ماسولکەکانی هەوڵەیە مێشک هەوڵای وێنەکە ڕوون کاتەوە ئەگەر تاو نەبێ بەس ئەگەر چاو خۆی تاوا بێ
ئەو کاتە بە پێی هەموو چاوێکی در چۆن هیلاکە بێ ئەو کاتە هیلا بەڵام ئەگەر چاوێک خۆی کورتبینی هەبێ زۆر سەیری دوور بکە زوو هیلاکە بێ بەسکە چاویلکەکەی بۆ دانەی وێنەکە خۆی ڕوو نەبێتەوە پێویستی بۆ نیە چاوی خۆی هیلاک بێت. دکتۆرە بابەتێک هەیە زۆر باوە لەو کەسانی کە ئیشی ئۆفیسەکەن یاخود خوێندکارن ئەڵێن بەبوونەی خوێندنەکەمانەوە چامان کەس بوو ئەم بابەتە تا چەندێک زانستیە واتە تووشی کورتبینی بوونە بوونەی ماندووبوون و بوون نەخوێننی زۆرەوە خۆی ئێستا بەهۆی ئەوەی کە ئێستا شاشە زۆر بەکارهێنرێت هەندێک بەحث هەیە لەسەر ئەم شتانە کراوەکە زۆر نزیک ئیشکردنی نزیک لە مناڵە لە تەمەنی مناڵە چکە تەمەنی گەشەکردن کەوتمان هەنگلێنە گۆڕێت سایزی چاو ئەگۆڕێ تەمەن کە ئەڵین تەمەن لە مناڵیەوە هەتا 18 ساڵی تقریبا بە تایبەت ئیتر لە 10 ساڵیەوە تقریبا ها کە گەشە ئەکا لە ناکاو مناڵ تەمەنی باڵغ بوون لەو تەمەنەیە چاو زۆرە گۆڕانکاری بەسەرایەت ینی گلێنە لە ناکاو گۆڕانکاری بەسەرایەت بۆیە لەو کاتەیە باشترای ئیشی نزیک ئەوەی کە مناڵێکی بچووکە تەمەنی هێشتا 5 ساڵە بەردەوام شاشەیەکی بەدەستەوەیە مۆبایلێکی بەدەستەوەی بۆی بێتاقەت نەبێ ئەڵێنی نازانی چی بکەین مناڵەکەمان ئیشتر نییە بیکات ئێمە ئەو مناڵانەی کە چاویان کورتبینی زۆری هەیە بەڕاستیەوەیان لێمان ئەکەینە چونکە زۆر بەکارهێنانی ئەو شاشانە بێچکە لەوەی چاوشکە کاتەوە و هەموو تیشکە ڕاتە ناو چاو کورتبینیش زیاد دەکات بۆی ئێمە ئەوە ینی ئامۆژگاری دایکان و باوکانەگەین کە مناڵ نابێت تا 10 ساڵی مۆبایلی خۆی هەبێ ئایپادی خۆی هەبێت یعنی جارجار تۆ گەر ئایپادی دایکی بێت یا مەسەلەن ئەی باوکی بێ کەمتر بەکارێن وەسی خۆی بێ شەو ڕۆژ بەدەستی بێتی دۆ ناتوانانی لێ بسەن بۆیە زۆر خراپە ئەو جۆرە شاشانە کە لە تەمەنی مناڵیا بدرێ بەدەست مناڵەوە بێ من مناڵی 5 بانگانم بینیوە بەوە لە شیرەکە بەواخوا ینی ئەوە زۆر ترسناکە بۆ چاو. دکتۆرە ئایا شێوازی ژیان لە بابەتی خواردن یاخود خواردنەوەکان هیچ کارگەریان لەسەر تەندروستی چاو هەیە؟ خواردنەکان بە شێوەیەکی گشتی خواردنی تەندروست هەر بۆ چاویش باشە ئەو خواردنانەی کە ئەنتیۆکسیدانتەکان ینی میوەکان دیژە ئۆکسانەکانی تایە و ڤیتامین و میوەکانی لە میوەکانە هەیە ئەوانە هەر باشن بۆ چاو بە شێوەیەکی گشتی لە مناڵە پرۆتینی پێویستە مناڵ چاوریشی پێویستە ینی ئەبێت تەکمیلە بێ خواردنەکان بەڵام ئەم خواردنە سەریعانەی کە ئەدیتیڤیتایەوە هەشتی هەماوەتی حافیزەیتیا بە شێوەیەکی گشتێر خراپە بەڵام چاو پێویستی بە هەموو مادەکان هەیە بۆ گەشەی خۆی ڤیتامیناتەکان لەگەڵ پرۆتینەکانیش. دکتۆرەی چی دەروانەی نەخۆشە درێژخانەکانی وەکو شەکرە و بەرزبەستانی خوێن ئەمانە چۆن کاریگەریان لەسەر تەندروستی ئەمە لە شەکرە کاریگەری زۆر خراپەیە لەسەر چاو ئەو کاریگەریش هۆکارەکەی شەکرەکە نییە بەتەنها تەمەنی شەکرەکە چەندێکە یعنی ئەو کەسە چەندێکە شەکرەی هەیە کۆنتترۆلی شەکرەکەی چەندێکە نەخۆشی تری هەیە لەگەڵ شەکرەکە مەسەلەن پستانی خوێنی بەرزە گورچی لی نەخۆشە قەڵەوە چەوری بەرزە کەم خوێنی هەیە یا خستبوونەی خوێنی ئەمانە بە هەموویانە پێوتە کۆمەڵە ڕسک فاکتەر تەسیری هەیە لەسەر چاو تەمان لەسەر ئەلتیهاباتی چاو هەیەی لەسەر ئەوەی ئاویسپی زووتر دروستەکە هەیەی بەڵام ئەوەی زۆر خراپە ئەوەی لەسەر تۆڕی چاو هەیەی ئاوسانی تۆڕی چاو نەزیفی تۆڕی چاو بۆیە کۆنتترۆلی شەکرە گرنگترینە یعنی هەر کۆنتترۆلی شەکرە ناکەڵێ مێدیکەڵ یعنی کۆنتترۆلی ئەبێ بکات یعنی هەموو بایۆکیمیکەڵ کۆنتترۆلەکان یعنی مەسەن چەوری نابێ بەرز بێ زەختی نابێ بەرز بێ گورچی لێ بێ بەباشی ئیش بکات بۆی ئەو شەکرە سەرف کات ئەبێ ئەوانە بە هەمووی کەسێکە شەکرێ هەبووی تر بڕیار بات ئەبێ نەک هەر بڵێ نان ناخوات دەبێت چەوریش کەم کاتەوە ئەنەبێ بە تەواوی شتەکانی کۆنتترۆل کات. تۆ ڕێنمایی چێ بۆ کەسانی کە شەکریان هەیە و تا چەنە گرنگە پشکنینی چاو بکەن کە ئیشە بزانێک شەکری هەیە ئەگەرێکی شەکرەی هەبێ 5 ساڵی بەسەرا چوو بێ طبعاً من نازانین شەکرەکەی دەست پێکە نەخۆشەکان هەمویان هەروە زۆر کات بەسوودفە بەڵێ بەسوودفە ئەزانێ مەسەلەن عملیاتێکە پێشەوە فەحسی بۆ ئەکەن یا فەحسێکی عام ئەکا بۆ شتێکی کە ئەڕوا اینجا ئەزانێت ئەگینا نیشانەی زۆری نییە شەکرە ئەمڕۆ مڵێن شەکرە دەست پێ بکە هەتا 5 ساڵیش تەسی لەسەر چاو ناکات بەس ئێمە زۆربەی ئەوانەی تەشخیص کراون لەوە چێ دەمێک بێ هەیان بێ بۆیە تا 5 ساڵ شەکرە تەسی لەسەر چاو ناکە بەس تەسیری کرد ئەگەر نەخۆش هەبووە لە لای ئێمە تەشخیص بووە کە شەکرەی هەیە گەشتۆتە نەزیفی چاو اینجا زۆر نەخۆشمان هەیە بەوە یەتیان چاوی تەڵخەبێ سیرەکەین لەن تۆ شەکرەت نیە لە نازام تا ئێستا فەحسم نەکردووە کەشتە فەحسێکی سیرەکەی هەیەی کاتەمە دەمێکە هەیەی بۆی شەکرە تا 5 ساڵ تەسی لەسەر چاو ناکە دوای 5 ساڵ ئەگەر ئەو ڕسک فاکتەرانی کە باسمان کرد ئەوانەی کۆنتترۆل نەبێ و شەکرەکەی کۆنتترۆل تەسی لەسەر چاوەکات باشترین عینیش ئەوەیە کە ئیتر کۆنتترۆلی کا کەوتی شەکرە میتر ئەم شەکرە لەگەڵ خۆیان
يعني أبي شربك لەگەڵ شەکرەکە ئەبێ کۆنتترۆلی ئەم زاڵ بێ بەسەر شەکرەکە چونکە کاریگەریی زۆر لەسەر تەندروستی زۆری هەیە و کێشەکەش یعنی چارەسەر ناکرێ بە لای ئێمە ئەوسانی شەبەکەی چاو زۆر دەرزی پێویستە دەرزێکی زۆر و گران و زەخت لەسەر نەخۆش و مانگانە لەیزەری ئەوێ لەیزەریش تۆ هەر تۆڕی چای پێسووتێنی یعنی زەرەر ئەی لە چاوکە لە بەرخاتری ئەوەی نەزیفەکە کەم بکەیتەوە نەشتەرگەریش ئەوەش هەر حاڵەتێنێکی زۆر خراپی هەیە. دکتۆر بە پێچوانەی کورتبینی و بابەتی دووربینیمان هەیە ئەم گرفتە چۆنە و هۆکارەکانی چین؟ دووربینی هەموو شتەکانی پێچوانەی کورتبینیە واتە وێنە لەسەر تۆڕی چاو دروست نابێت لە پشت تۆڕی چاوە دروستە بێ بۆیە تا وێنەکە دوور خەیتەوە نزیکترە بێتەوە لە تۆڕی چاو و ڕوونترە بێتەوە ئەمەش چاو هەوڵەیە وێنەکە ڕوونکاتەوە بۆی بەردەوام لە تەقەڵوسا بێ ماسوولەکانی ناو چاو ئەمەش هەندێک جار لە مناڵی بچووکە ئەبێ بەهۆی خێل بوونی چاو دووربینی لە مناڵە لە ئاسایە مناڵی لەدایک بووە دووربینە سەرەتا بەڵام چاویل بەهۆی ماسوولەکانیەوە کۆنتترۆلیەکە بەڵام هەندێک دەرەجەمان هەیە کە سەروی 4 دەرەجەیە کۆنتترۆل ناکرێت بە مناڵەکە بۆی تووشی خێلی ئەکات دووربینیشێکێکە لە هۆکارە سەریکیەکانی تەمەڵی چاو لە مناڵە ئەبێ چارەسەر بکرێ ئەگەر دووربینی ئەکسەر 4 دەرەجە 5 دەرەجە بوو بۆی هەیە ئەو مناڵە تووشی خێلی بکە و تووشی تەمەڵی چاو بکە بەڵام دووربینی لەدایک بوو ئەو کەسە لەدایک بێ هەیەی ئەوە نییە بڵێ وەکو کورتبینیەکە لە تەمەنی گەشەیان دروستە بێت نە ئەم بە پێچوانەوە لەدایک ئەبێ هەیەی لە تەمەنی گەشەیە کەمە بێتەوە کەمە بێتەوە تا ئەگە هەندێک جار لەوانەیە گەر 6 دەرەجەی لە چاو کرد بێ زائید 6 بوو بێ لە 8 ساڵ لاوان بێ بە زائید 1 زائید 2 وێ کەمە بێتەوە چکە چاوەکە بەرە و کورتبینی ئەڕوات هەندێک دەرەجەمان هەیە زۆر بەرزە ئەوە هەندێک جار هەر وەکو خۆی ئەمێنێتەوە چاوەکە سایزی لە 2 ساڵی تقریبان مناڵ چای وەکو خۆی لێت بەڵام گلێنە تەنها بەردەوام لە جوڵە لە گۆڕانکاریە تا تەمەنی ئەگاتە 8 ساڵ بۆیە وێنەی نزیک باشتر نابینێت ینی تا وێنەی دوور تەقەڵوسێکی زۆر ئەکە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە چاوەکە تووشی تەمەڵبوون بێت. دکتۆرە ڕاستەڵێن زۆربەی کەس لە دوای 40 ساڵێەوە تووشی دووربینی بەڵێ ئەوە دووربینی تەمەنە پریسبایۆپی پێوترێ ئەوە دوورکەوتنەوەی وێنە نزیکەکە یعنی وای لێت ئەبێ وێنایی نزیک دوور خەیتەوە بەهۆی چیەوە بێ بەهۆی کەمبوونەوەی توانای ماسوولکەکانە لەگەڵ هاوێنەی چاوە بە کە بتوانن وێنەکە تەرکیز ینی یان بڵێ پێوتر ئەکۆمۆدیشن ینی کەمکردنەوەی توانای تەرکیزکردن بۆیە وێنەی نزیک وردە تەڵخە بێ لای ئینسان لە دوای 40 ساڵی ئەوە شتێکی نۆرمەڵە طبیعیە ینی هیچ پەیوەندێکی بەدنەخۆشینەوە نیە کەسێکی نۆرمەڵ وای بەسەریەت ئەگەر کەسێک کورتبین بێ درەنگتر وای بەسەریەت کەسێ دووربین بێ زۆر زووتر وای بەسەری لەوانی لە 35 ساڵی وای بەسەر بێ نزیک باش نەبینێ ئەوش بەهۆی لاوازبوونی ماسوولەکانی چاو بەهۆی تەمەنەوە ینی لەگەڵ نۆرمەڵە لەگەڵ ڕقبوونی هاوێنەی چاو کە ناتوانێت وەکو جاران توانێت قۆقزەکەی زیاد و کەم بکات. دکتۆرە چەند ترندێ هەیە بۆ پاراستنی تەندروستی چاو بۆ نمونەیەک لەوانە ئەوەیە کە ئەگەر 20 خولەک بخوێنیتەوە 20 چرکە سەیری تەنێکی دوور بکە ئایا ئەمە بەڵێ ئەوە پێوترێ ڕول ئۆف 20 بەهۆی شاشە بەکارهێنانەوە کەسانی کە ئیشیان بەردەوامە هەیە دەڵێت 10 ساعات من لەسەر کۆمپیوتەرم یا ئەوانەی کە مۆبایلیان دایمە بەدەستەوە ئەوانەی کە ئایپاد و ئەو شتانیان شاشەکانیان بەدەستەوە ئێمە پیانەڵێن کە 20 هەموو 20 دقە جارێک یا چاو داخە یا سەیری دوور بکە بۆ ماوەی ینی سەیری دوور کاڵێ 20 فیت یعنی ها 20 فیت سێ بەسمان ئەوە ینی 6 متر دوور بێ ئەو شتێک کە سەیری ئەو تەنەی کە سەیری ئەەکەی بۆ ماوەی 20 چرکە بۆ ئەوەی ئیسراحەتێ بەی بە چاو چکە لە کاتی شاشەکانە تروکانی چاو کەمە بێتەوە کە تروکانی چاو کەم بوویەوە چاوی وشکە بێتەوە تووشی وشبوونەوەی چاوە بێ بێژگە لەو تیشکانەش کە ژیا زیاتر تیشکە کورتەکانە تیشکی شینە کە ئەڕۆنە ناو چاو کە زیان ئەگەێنن با گلێنەی چاو بە هاوێنەی چاو بە تۆڕی چاویش. دکتۆر بابەتێک تر هەیە ئەڵێن سەیکردنی تیشکی خۆر لە بەیانیانە بەسوودە بۆ تەندروستی چاو. تیشکی خۆر بۆ باشتر سەیریکەی هیچ سوودێکی نییە بۆ چاو باکسەوە زیانی هەیە چکە تیشکی خۆر کۆمەڵی تیشکی تایە تەنها تیشکە بینراوەکانی تیان نییە تیشکی خۆر ژێرسوور و ژوورۆ نەوشەیشی تایە هەردووکیان خراپن بۆ چاو لە تیشکی بە پێچوانەوە لە ئێواران و بەیانیانە ژێرسوورەکە زوو ئەگات یعنی ئەو زیان سوورە ئەگاتە چاو زیانی هەیە بۆ هەم بۆ تۆڕەی چاو هەم بۆ هاوێنەی چاویش زیانی هەیە کورتەکەش کە لە شین و وەنەوشەیەەکە
خۆی ئەبینێتەوە ئەوە نەشەر زیانی هەیە بۆ چاو بۆی مباشر سیرکردنی تیشکی خۆر خراپە بۆ چاو. دکتۆرە چی دەربارەی نایت شفتی موبایل و ئایپادەکانمان ئەوەیە کە لە ئێوەرانە ڕێنگ کەمە زەر دەبێت ئایا ئەمانە بە سوودن یاخود کاریگەرێکی هەیە؟ ئەوانە سوودیان هەیە بەوەی کە تیشکە کورتەکان کەت ئەکەن ناهێڵن بێ بۆ چاو ئیسفادەی ئەوەی لەکەی ئەنی هەموو تیشکەکان ناڕاتە چاو بەتایبەت کورتەکان کە زیانی زۆرە بۆ چاو. دکتۆرە ڕێنمای چێ بۆ ئەو کەسانی کە خانوویکی تازە دروستەکەن لە هەڵبژانی جۆری گوڵۆپەکانیان مەبەستم ڕەنکەیەتی زۆر کەساڵەیە کە ڕەنگی زەربا و تەندروستە و گلەوانی کە زۆر سپی بێ. ڕەنگی زەرد ناوەڕاستی ڕەنگەکانە ینی ڕەنگی زەرد لە ناوەڕاستی لە بینی کورت و شەپۆلە کورتەکان شەپە لە درێژەکان ینی موریحترین ڕەنگە بۆ چاو چونکە ڕەنگە سوورەکان ئەوەی کە بەرەو سوور ئەڕوا ینی شەپۆلەکەی درێژە ئەوەی کە بەرەو شین ئەڕوا شەپۆلەکەی کورتە هەردووکیان زیانیان هەیە بۆ چاو بەس ڕەنگی زەرد لە نێوان هەمویانایە بۆیە شەپۆلەکەی وەسەتە لە وەسەتایە و کەمترین زیان و کەمترین ماکی هەیە لەسەر چاو. دکتۆرە گەر باس لە چارەسەرەکان بکەین سەرەتا بۆ چاویلکانە دەست پێ بکەین کە بەکار هێنرێ بۆ پاراستن لە تیشکی ئامێرە ئەلکترۆنیەکان ئایا ئەمانە سوودیان هەیە یاخود تەنها ترێندێکە و خەڵک بەکاری هێنێ؟ هەندێکیان پێوترێ بلۆک ینی تیشکە کورتەکان ئەکاتەوە بۆ کەسانی کە زۆر ئیشیان هەیە لەسەر ئەو کۆمپیوتەر و شاشەکان ئەنی ئەوانە بەکاربێنن باشە بۆ ئەوەی کەمتر تیشک بچێتە ناوچاویان سوادێکی لێگەن ئەو کەسانەی کە لە دەرەوەن لەبەر هەتاون پۆلەرایز و فۆتۆگرەی و ئەوانە بەکارێن بۆ ئەوەی بەعام تیشکەکان کەت ئەکەن هەموو تیشکێکی ڕۆژ ناڕاتە ناوچاویان ئەوانەی سوادەی هەیە. چی دەربارەی چاویلکە ئایا ڕێگرە لە توشبوون بە کورتبینی یاخود گرفتەکانی چاو یاخود تەنها بۆ ڕێکردنەوەیە واتە گەر کەسێک چاوی کەس بێت و چاویلکە بەکار نەهێنێ خراپترە بێت؟ ئەوە شتێکی زانستی لەسەر نییە کە بڵێ گەر چاویلکە بەکار بێنێ ئەم ئێستا ناقصدووە نابێ بە ناقصێ ئەوە شتێکی لەسەر نییە بەڵام ئەگەر کەسێت چاوی بەتابەت لە مناڵ وتمان کەوانەی کە دووربینن تووشی تەمەڵبوونی چاوە بن ئەگەر چاویلکەی بۆ دانەنرێت ئەو چاوە ئەگەر بەبێ چاویلکە 6 لەسەر 12 ببینێت تا تەمەنی مناڵی تێ ئەپەڕێن تا 10 ساڵی ئەو چاوە ئیتر دوای ئەوە ڕێکیش بکرێتەوە هەر تا 6-12 ئەبینێ ئەوەی تەمەڵبوون یعنی ئەوە چاویلکە لە مناڵە زۆر گرنگە هەم ناهێڵێ خێل ببێ هەم گەشەی تۆڕەی چاوی نۆرمەڵ ئەبێ چکە وێنەیەکی ڕوون ئەڕاتە سەر تووشی تەمەڵی نابێت تووشی خێلیش نابێ بەڵام لە گەورەیە لە تەمەنی گەورەیە ئەمە شتەکانە بۆ ڕوونەکاتەوە ناهێڵێ مانوو ببێت چاوەکە ناهێڵێ سوور بێتەوە ئەنیگەر تۆ چاویلکە و پێویست بێت سایقی بکەی لەوانەیە 5 سعات سایقی بکەی چیلاک نەبی ئەگەر چاویلکەکە لە چاوە بێ ئەگەر چاویلکە لە چاوە نەبێ لەوانەیە تەحملی نیو سعات بکەی بێژگەلەوەی کە وێنەکانیش هەموو شتەکان تەڵخن بەڵام بڵێ دەرەجە ئەوە ڕاگرێت نەشتیوانە من ناقص یەکم تاوە نەبووی نەبم بە عینەک بەکان بۆی دانابازێ چکە من مناڵ هەموو 6 مانگ جارێ فەحسیەکەین کە فەحسی ئەەکەین دایک باوکەڵێن خەمیانە ئەڵێن باشە خۆ عینەکەی بەکاری ناوم 6 مانگە بۆ زیادە کرد بۆی وازانن ینی لەبەر عینەکەکە نابێ زیادیکەین نا ئێمەڵین بۆی 6 مانگ جارێ لەبەروی ئەم مناڵ لەگەشایە بەردەوام ئێمە چاوەڕێن زیاد بکە یەکە لەوانەیە دوای 2 ساڵ بێ بە یەکونی و 2 3 وردەوردە تا ئەگاتە 8 ساڵ بۆیە ئەمە زۆر ئاساییە ینی زیادبوونی دەرەجەکەی شتێکی زۆر ئاسایە پەیوەندی بە چاویلکەکە بەس چاویلکەکە ناهێڵە چاوەکە تەمەڵ بێ ناهێڵێ مانوو بێ بۆی کاری ئاسایی خۆی بکات. دکتۆرە زۆر کەس لە بریهی چاویلکە عەدەسە بەکارهێنن ڕاوچە لەسەر ئەمە و ئایا جۆری جیاوازمان هەیە؟ کۆمەڵێک جۆری جیاوازمان هەیە لە عەدەسە بەس ئەوەی کە زۆر باوە عەدەسە نەرمەکانی پێوترێ سۆفت کۆنتاکت لێنسی پێوترێ بەکار ئەهێنرێت بۆ جوانکاریش بەکارێن هەر هەیانە جوانکاریشە و هەم بۆ چارەسەریشە بەکار ئەهێنرێت هەمویان وەکو یەک ماکیان هەیە تۆ ئەوە جسمێکی غەریبە یعنی ئەیخەیتە سەر گلێنەکە ئەگەر شتێکی تەنها زۆر وردیش بچێتە بینی ئەو گلێنەکە چکە بەردەوام ئەو عەدەسەی لەسەر چاو بێ بجوڵە لەگەڵ هەموو چاوتروکانێک ئەبێ جوڵەیەک بکە بەسەر گلێنەکە چکە گەر بنووسێ بە گلێنەکەەوە زۆر خراپە گلێنەکە تووشی هەوکردنەکە ئەبێ بەردەوام ئەجوڵە جا ئەگەر شتێکی نامۆ ڕۆشتە نێوان عەدەسەکە و گلێنەکە بەردەوام بریناری ئەکات ئەگەر ئەو دەستەی کە عەدەسەکە هەڵئەگرێت هاوێنەکە هەڵئەگرێت بەکاری ئەهێنێ ئەگەر پاک نەبوو بێ بەکتریایەک میکرۆبێک چوو بێت تووشی ئیلتیهابی ئەکات لە ڕۆژی گەرما زیاتر هەست بە وشکبوونەوەی چاو ئەکات مثلەن لە شوێنی دوو کەڵای ئەوانەیە لەوانەیە عەدەسەکە تووشی کێشە ببێ بۆیە عەدەسە هەموو وەکو یەک وایە ئەبێ ئەو کەسەی بەکارێنێ زۆر ئاگایدار بێ کە کۆمەڵێ شتەیە کە ڕێنمایی هەیە بێت جێبەجێیکە و هەر کاتێ زانی چاوی سوور بێەوە ئازاری هەبوو
یەکسەر ئەو لەحظەیە چاوەڕێ نەکە بڵێ با بڕۆمە ماڵەوە یا ئەوە بکەم یەکسەر ئەو لەحظەی لای بات لای بات و چاوی ئیسراحەتێ بکات. دکتۆرە هەموو کەسێکە توانێت سوود لە عادەسە ببینێ یاخود تەنها بۆ چەند حاڵتێکی دیاری کراوە بەکارهێنان؟ بەڵێ بە پێی جۆرەکان کەس هەیە هەر ئەسڵ ناتوانێت چاویلکە بەکاربێنێ بەس تەنها بە عادەسە توانێت بینینەکەی چاک ببێ بەس هەموو کەس ئەتوانێت عادەسە بەکار بەس ئایا مناڵێکی بچووکە توانێت عادەسەی بۆ بەکاربێنی؟ یعنی ئەو کەسێک کە عادەسە بەکە کەسێکی زۆر وریا بێ زۆر ور بە وریایە و مامەڵی لەگەڵا بکە ئێستا چاویلکە مشکلە نییە پیسیش بە چاویلکە خۆ تاستی ئەزانی چکە دوورە لە چاو بەس ئەم ڕێک کۆنتاکتە لەگەڵ چاوەکە بۆی زۆر حساسە بەکارهێنانی زۆر بێ بە وریایەوە بەکاری بێنیت. دکتۆر بابەتێکی زۆر گرنگ بابەتی لەیزەر و لەیزگا بۆ ڕاستکردنەوەی بینینی چاو ئەم نیشتەرگەریە چۆنە و ئایا ڕێژەی سەرکەوتوی چەندێکە؟ بەڵێ نەشتەرگەری لەیزەر بۆ چاو کۆمەڵ جۆرمان هەیە زیاتر چی ئێمە ئیش لەسەر گلێنەی چاوەکەین ئەو کەسانی کەوتمانە باسی کورتبینی و دووربینیمان کرد کێشەیەکمان لە گلێنەی چاوە هەیە ئەم گلێنەی چاوە یا قۆقزەکەی تۆ زیاتر یا کەمترە بۆ بەهۆی ئەوەی کە کورتبینی و دووربینی دروست کردووە. چەند ساڵێ پێش ئێستا تقریبا لە ماوەی 25 ساڵێکە ئەم لەیزەرە هاتە ناوەوە کە چییە ئێمە یەین سەر گلێنەی چاوەکە دەستکاریەکەین بەوەی ئەو قۆقزیەی زیاد و کەمەکەین طبعاً ئەو کەسانی کە کورتبینن قۆقزەکەی بۆ کەمەکەین ئەی تەنکیەکەینەوە ئەو کەسانی کە دووربینن دەوروبەرەکەی و بۆی لە ناوەڕاستە قۆقزی بۆ زیادکەین یعنی سووتاندنی گلێنەی چاو بە لەیزەر تەنکردنەوەی گلێنەی چاو بە لەیزەر بۆ ئەوەی وێنەکە ڕێکەکەینەوە ئەم نەشتەرگەری پێوترە فانکشنال یعنی بۆ ڕێکردنەوەی ئیشە ئەگینا بۆ چارەسەر نییە بڵێ تۆ ئێستا نەخۆشیە لە شوێنێکە هەبێ ئەتێ بنەبڕێکێ و نەخۆشیە بەڵام گلێنەیەکی ئەبێ و کەسێک کە لەیزەری بۆ ئەوکەی گلێنەیەکی نۆرمەڵی هەبێ نەخۆش نەبێ گلێنێکی زۆر ساغی هەبێ گەشت بێتە تەمەنێکی سەروی 18 ساڵ تەواو جێگیر بوو بێ ئەڵێەوە 2 ساڵە من عینەکەکەم نەگۆڕیوە کەواتە گلێنەکەم تەواو ڕێک بووە ڕق بووە نەخۆشیش نییە ئێمە کۆمەڵێ فەحس هەیە پێش لەیزەر ئەیکەین دڵنیە ئەوین کەم نەخۆش بەسەم کەسە شەکرەی نییە نەخۆشی ڕۆماتیزمەکانی نییە وشکبوونەوەی چاوی نییە کۆمەڵی نەخۆشی ناو چاوی نیە ئەبێت تەواو ئەو کەسە نۆرمەڵ بێ حساسیەتی نییە بەردەوام چاوی بخورێنێ کۆمەڵێ پشکنینیش بۆ گلێنەش ئەەکەین گلێنەکە ئایا نۆرمەڵە هیچ کێشەیەکی نییە دوای ئێوە بڕیار ئەین کە ئەم ئیشە بکەین کە ئەم ئیشەشمان کرد هێشتا کۆمەڵێ شتیشەی بێ بۆ نەخۆشەکەی باسکەین لەوانەیە ئەو کەسە ئەگەر نەخۆشینێکی هەبی پێمان نەزانێ بێ برینی چاک نەبێتەوە چکە ئەمە گلێنەی ئەسووتێنین کە ئەسووتێن بێ خێرا لە ماوەی 24 ساعتە چاک بێتەوە یەک بگرێتەوە بچێتەوە جێی خۆی یعنی نۆرمەڵ بێتەوە چکە ئێمە گۆڕنەیەکی گلێنەیەکی نۆرمەڵمانەیە تووشی نەخۆشیەکەی ئەیسووتێنین بەرەو بێ ئەش زۆر بە وریایە بگرێت چکە یان لە 100% نیە نەتیجەکەی بەڵام دەورێکی زۆر باشیە بەوەی کە کەسانێکن 20 ساڵە چاویلکەیان فرێەوە بەهۆی ئەوە پێویستیان بە چاویلکەنەوە بەس وەکو وتم ئەبێ هیچ نەخۆشنێکی نەبێ و کەسە تاو نۆرمەڵ بێ و ینی لە حاڵەتێکا بێ کە سەروی 18 ساڵ بێ و نەکەشی کورتبینی و دووربینەکەشی لە مینێکی نۆرمەڵە یان تقریبا لە 6 لە 8 تێپەڕێت تۆزێ قورسە هەندێک هەرچەند سمایڵە جۆرێک هاتووە کە لە 10 و 12 ئەکات ینی ناقص 12 ئەکا بەڵام تا کەمتر بێ نەتیجەی باشتر بێت. دکتۆرە دڵنیام پرسیارێکتان زۆر دووبارە لی ئەکرێتەوە ئەوەی ئایا کاریگەرێکی هەمیشەیە واتە کەسێک ئەکرێت تووشی دووربینی بێتەوە دوای جارێک بڵێ نانە هەمیشەیی نییە بە پێی نازانرێت چکە تۆ بێ ئەو احتیاطانە هەمووی پێی پێش ئەوە پێش اینجا لە خێزانەکەشیان تەنانە دەبێ فەحس بکەی بۆی بزانی گلێنەی قۆقزی لە عایلەکەیان نییە بزانی نەخۆشیێکی بۆ ماوەیان نییە و شەبەکەی چاویان کێشەی نییە ئەبێ ئەمانە هەمووی بکەی اینجا بیکە اینجا ئەڵێ ئەمە بۆی هەیە من بیکەم بەڵام لە 100% نییە نابێ لە 100 نابێ ینی هیوایەکی وای زۆر بەرزبەی بە نەخۆش ئەبێ بڵێ ینی ئەمە شتانە ئەکەین بەڵام لەوانەیە ئەم مزعفاتانەی لە دوای خۆی هەبێ هەیە لەوانەیە بۆ ماوەی 20 ساڵ هیچ چاویلکەی پێویست نبێ بەڵام مەسەلەی ئەوەی کە دوای وتمان دوای 40 ساڵی دووربینە بێ و کەسە ئەوە هەڕوئەیە یعنی ئەوەشی هەبێ و نەیبێ ئەوە هەڕوئەیە لە نەخۆشەکە بۆیە هیچ شتێک لە 100% نییە بڵێ من ئەمەد بۆ ئەەکەم و گەرنتیت ئێمێ و هەتاتایترەوە چاویلکە بەکارنیانی ئەوە قسەیکی ڕاست. دکتۆرە گونجاوترین تەمەند چیە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە؟ بەڕاستی خۆی نەشتەرگەری لە دوای 20 ساڵی باشە بکرێت هەندێک کەس ئەو نەپەلەیە دێڵێ ئەمڕۆ بووم بە 18 چکە لە مناڵی وعدیانی وتیانە ببی بە 18 ئیتر بەس لە مناڵەیە تۆ پێڵێ بەس تۆ عینەکەکەم ئێستا بۆ بەکاربێنە بووی بە 18 بۆتەکەم لە 18 دەڵێ من ئەمڕۆ بووم بە 18 ئەبێ لە 18 ئیتر ئێمە حازری ئەەکەین بۆ ئەو نەشتەرگەریە 6 مانگ جارێ فەحسی بۆ ئەەکەینەوە هەتا 20 ساڵی نەگۆڕا لەوانێ بتوانین لە 20 ساڵی بۆی بکەین گۆڕا
چاوەکەی ینی زیادمان کرد گلێنەکەی قیاسەکەی کەواتە گۆڕانکاریشتا ماوە هەم 2 ساڵێکە ئەوەستینەوە فەحسی بۆکەینەوە 6 مانگ لەکەی ئەوەستا چاوەکەی ئیترڵین ئەوە 2 ساڵیش عینێکی نەگۆڕیوە هیچ گۆڕانکاری بەسەر چاوێ نادووە ئەو کاتە ئەتوانین بۆی بکەین. دکتۆر کۆتا پرسیارم دەربارەی ئەستیگماتیزمە زۆر کات لە سۆشیال میدیا ڕسمەکە بینین کە تیشکەکانی زۆرڵێ ئەگەر چاو بەم شێوەیە گوڵۆپەکان ببینێ ئەوە تووشی ئەستیگماتیزم بووین ئایا ئەمە ڕاستە؟ ئەستیگماتیزم هەر خۆی بەشێکە لە کورتبینی و دووربینی ئەنی کورتبینیمان هەیە بەبێ ئەستیگماتیزم هەشمانە بە ئەستیگماتیزم واتە کاتێک کە چاوەکە خاڵەکان سەیری کۆمەڵێک خاڵەکەی یا بەسەر سەیری زائیدێک ئەەکەیت زائیدێک لەسەر زائیدێکی بە خەتی ڕەش نووسراوە لەسەر لەوحەیەکی سپی کە سەیری ئەوە کە ئەستیگماتیزم واتە تۆ لەوانەیە خەتێکیان تەڵخ ببینی خەتەکەی کە ڕوون ببینی ئەستیگماتیزم یعنی ئەمە یعنی خاڵ بە خاڵ نابینی خاڵێکیان ڕوونە خاڵێکیان تەڵخە لە وێنەکەیە ئەمەش چیە ینی قۆقزی گلێنەکە ئێمە هینمان هەیە ئاکسسەکانمان هەیە گلێنەکە لەوانەیە ئاکسسێکی قۆقزیەکەی زیاتر بێ لە لایەکەی تری بۆیە وێنەیەکیان ئەو وێنەگەر بەشکەین بیکەین بە زائیدێک ڤێرتیکەڵ و هۆریزۆنتەڵ ینی ستون و ئاسۆیەکە لەوانەیە ستونیەکە لەسەر گلێنەکە لەسەر تۆڕەی چاو دروست بێ ئاسۆیەکە لەوانەیە لەسەر تۆڕەی چاو دروست نەبێ ئەمە پێوتر ئەستیگماتیزم جاجار و ئەستیگماتیزممان هەیە کورتبینە ئەستیگماتیزممان هەیە دووربینە ینی هەر بەشێکە لە کەم و کورتی بینین بەڵام تەسیری زیاتر هەیە لەسەر چاو لەسەر بینین هیلاک بوون وێنە پەرش و بڵاو ئەکات تیشک پەرش و بڵاو ئەکات ناخۆشترە لە شەوان کە بیلبیلەی چاو ئەکرێتەوە لە شەوانە کە سایقی ئەەکەی هەیە بە ڕۆژە هیچ مشکلە منێ لە سایقش کە بیلبیلەی بچوو بۆتەوە بەس کە بیلبیلەی گەورە ئەبێ لە شەوا تاریکە لەبەر ئەوەی تاریکە بیلبیلەکە گەورە ئەبێ هەموو کەم و کورتیەکانی کە لە گلێنەی چاوایە هەموو تیشکە بەنە ناو چاوە بۆی ناڕەحەت ئەبێ ئەو کەسە. دکتۆر کۆتا ڕەناوچێ بۆ پاراستنی تەندروستی ئەو هەڵە تێگەشتانەی ئەتوێت کە ڕاستیکیتەوە چاو یەکێکە لەو نیعمەتە گەورانەی کە ئێمە هەمانە ینی ئینسان کە چاوی هەبوو چاوێکی نۆرمال ئیندیپندنتی ینی کەسە پێویست نییە خۆت ژیانی خۆتە بێ بڕێو پاراستنی زۆر گرنگە لە مناڵی لە دایک ئەبێ ئەو مناڵە دەست پێەکە ئەبێ ئەو مناڵە وا فێرکەی کە چاو ینی شتێکی زۆر گرنگە بێ بیپارێزی بەڕاستی ئێستا ئێمە خەڵک زۆر کێشەی هەیە مناڵ هەمووی لە مناڵی و مۆبایل و شاشەکان ئەدرێ بەدەستیانەوە مناڵ زۆر چاویمان و ئێستا ئێمە جاران ئەمان و دوشکی چاو تەنها لە گەورە هەیە لە بەتەمەنەکانە هەیە ئێستا مناڵێکی 2 ساڵ 3 ساڵ چاوی وشکە بۆهی بەکارهێنانی ئەو شاشانەوە بۆی پاراستنی چاو زۆر بەکارنەهێنانی ئەو شاشانە زۆر گرنگە لە مناڵە بە تایبەت لە مناڵە زۆر گرنگە بەکارنێنرێت پاک و خاوێنی چاو یعنی برژانگەکان پێڵوەکان پاک و خاوێن بەکارهێنانی شۆردنی بەباشی مەساج پێکردنی هەموو ڕۆژێ بەلایەنی کەمەوە جارێک بشۆرێت بۆ ئەوەی ئەو غودانەی کە چەوری ئەرژەن چاو چەورەکەن چاو تەڕەکەنەوە نەگیرێت ئەمە زۆر گرنگە ینی پاک و خاوێن ڕاگررتنی چاو پاراستنی لە تیشکی خۆر زۆر گرنگە ئەنیسان لەم ڕۆژەکە ڕاتە دەرەوە زۆر گرنگە چاویلکەی هەتاوی بەکاربێنێ بۆ پاراستنی هەر تەنها ئەو کەسانی کە ئیشیان لە دەرەوە هەیە ئیشەکەی لە دەرەوەیە زۆر گرنگە یەکێک سایق تەکسیە بەردەوام لە هەتاوەکە بەرەوە ڕووی چاوێتی پاراستنی لە تیشکە زۆر گرنگە خواردنەکانیش خوا کۆمەڵێک خواردنی بەسوود هەیە کە میوەکان زۆر گرنگە کە بخورێت بۆ ئاو خواردنەوەی زۆر بۆ تەڕکردنەوەی چوار زۆر گرنگە زۆر سپاس دکتۆرە بۆ زانیاریەکانە زۆر سپاس کە تا سەبینە و بسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بوون.